جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ تەواوی هاوینە هەوار و شوێنە گەشتیارەکانی سنووری قەزای قەرەداغ بەچۆڵی دێنە پێشچاو و کەمترین گەشتیار ڕوو لەو سنوورە دەکات. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر جموجوڵی بازاڕ لە سنوورەکە داناوە بەو پێی خاوەندوکان و پیشەوەران لە هەردوو وەرزی بەهار و هاویندا پشت بە گەشتیاران دەبەستن بە مەبەستی ساختکردنەوەی بەرهەمەکانیان. قایمقامی قەزای قەرەداغ هۆکاری کەمی گەشتیار لەم ساڵدا بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەگەڕێنێتەوە و ڕای دەگەێنێت لە ماوەی ڕابردوودا هەشت توشبووی ڤایرۆسەکە لە ناوچەکەیان گیانیان لەدەستداوە. نیگەرانی خۆشی نەشاردەوە لە هەمبەر مامەڵەی نادادگەرانی حکومەت لەگەڵ ناوچە گەشتیارەکان لە هەرێمی کوردستان. ئێمەش وا لە عێراقەوە کوردستانیشە بە هەمان شێوە قەزاکەی ئێمەش ئەو پرشنگەی بەرکەوتووە، بۆیە هۆکاری کۆمەڵێ دەرهاویشتەی خۆی هەیە و کۆمەڵێ ئاسەواری خۆی بەجێ هێڵاوە. یەکێک لەوانە گەشتیاری کە یەکێکە لە ڕەچیزە گرنگەکان دوای کەرتی نەوت کەرتی گەشتیاری و کەرتی کشتتوکاڵی دێت. کەرتی گەشتیاریش لە ناوچەکی ئێمە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە مانگی سێ ئێمە وەکو قایمقامەتی قەزای قەرەداغ ناوچەکەمان ناوچەیەکی گەشتیاریە لەگەڵ قایمقامەتی قەزای دەربەنیخان، لەگەڵ قایمقامەتی قەزای دووکان، لەگەڵ قایمقامەتی قەزای شارباژێر یاداشتێکمان ئاراستەی بەڕێوە پارێزگای سلێمانی کرد. ئەویش پەسەندی کرد بەوەی کە ناوچەکان ئەم ناوچە گەشتیارانە بۆ قەدەغی هاتوچۆکردن بڕیار بدرێ لەبەر خۆپارێزی و تاکپارێزی و خەڵکی گەشتیاری و خەڵکی ناوچەکە ئەو قەرەباڵغیە دروست نەبێ. ئەوانە وای کرد کە ناوچەی قەرەداغیش وەکو ناوچەکانی تر بەڕاستی دەگەشت و گوزارە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پێوەی دیار بێت و تا ئێستش بەم شێوەیە هێشتا سنووردارە گەشت و گەشتیاری بۆ ناوچەکەمان. لە کاتێکدا ڕۆژانە حکوومەتی هەرێم باس لە قەیرانی دارایی و نەبوونی سەرچاوەی داهات دەکات، لە بەرامبەریشدا ئامادەنیەوە کۆڵەکەیەکی گرنگی ئابووری کەرتی گەشت و گوزار ببوژێنێتەوە. وەکو باسمان کرد ئەم شوێنە گەشتیارانی کە ئێمە هەمانە ئەوەی کە بۆی کراوە خزمە گوزاری تەنها خەڵک خۆی کردوێتی، تەنها خەڵک خۆی لە ڕێگەی خۆیەوە شوێنێک جێگاکی بەخۆی چا کردووە کەپری کردو بۆ خۆی شوێنێکی دابین کردووە بۆەوەی خەڵک ڕووی تێ بکە و بڕێکی دیاریکرا و پارەی دەستکەوێت کە ئەمەش نەکراوە کەواتە دەوڵەت بێت ڕێگاوبانی بۆ بگەێنێ هەم لە ڕێگەی گەیاندنەوە ڕێگاکانی باشکات و بینیمان ڕۆژانی پێشوو لە چەند سەیرانگا و چەند جێگایەک لە هەرێمی کوردستاندا کێشە گرفت ڕوویدا بە تایبەتی ڕووداوی کارسات و دڵتەزێن ڕووەدا بە تایبەتی ئەوەی کە بینیمان لە ئەحمەداوە چەند گەشتیارێکی عەرەب لەو شاخەوە بەربوونەوە و چەند کەسێک گیانی لەدەستدا. ئەمانە هۆکارێکە بۆ ئەوەی کە گەشتیاریکە ڕوو نەکات یان بترسێت لەوەی کە ئەم جێگانە جێگەی ئەوە نین کە زەمانی هەبێت. دانیشتوانی قەزای قەرەداغ زیاتر لە 15,000 کەسن کە زۆرینەیان بە کوشت و کاڵەوە سەرقاڵن. بۆ ئەمان جموجوڵی گەشتیاری لە ساڵانی ڕابردوودا سوودێکی باشی هەبووە و بازاڕەکانی بوژاندۆتەوە، بەڵام ئەم ساڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی موچە لە پاڵخەم ساردی حکومەت بە تەواوی جوڵەی گەشتیاری لە سنوورەکە ڕاگرتووە و زیانی گەورەی بەسەر چاوەکانی داهاتی خەڵکی قەرەداغ گەیاندووە. و شێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.